لە سایی دەسەڵاتی میلیشاییدا خۆی دەسەڵاتەکە خۆی هەرگیز ئازادی بیرۆڕا قبول ناکات، چونکە لە قازانجی نیە. میلیشیا ئەگەر ئازادی بیرۆڕا قبول کات، ئازادی سیاسی قبول کات، دەسەڵاتە گەندەڵەکەی نامێنێت. یعنی دەسەڵاتی گەندەڵی ئەو لەسەر ئەوە وەستاوەکە کە ئازادی پێشێل بکات، کە ڕێگا بە ئازادی بیرۆڕانەیە، چونکە ئەگەر ئازادی بیرۆڕا هەبێت خەڵک بە ئاشکرا بتوانێت لەسەر گەندەڵەکانی ئەوان قسە بکات و ناڕەزایەتی بکات، ئەو کات ئەوان ناتوان درێژە بە دەسەڵاتەکەیان بن. هەموو دەسەڵاتێک نەکاتە نادەسەڵاتی میلیشیایی ئەگەر فشاری کۆمەلگای لەسەر بێت، ئەگەر فشاری ئینسانەکانی ناو کۆمەلگا و ئازادی خوازانی لەسەر بێت، فشاری چینی کرێکار و زەحمەتکێش و خەڵکە متەمەدینەکانی لەسەر بێت، دەتکرێت پاشەکشەی پێ بکرێت، هەنگاو بە هەنگاو ببرێتە دواوە. ئەمانی شەروان. بەڵام لە دەسەڵاتی میلیشیاییدا وەک دەسەڵاتێکی مەسەلەن سەقامگیری سەرمایه‌داری جیاوازیەکەی ئەوەیە کە ئەمان دەسەڵاتێکی سیاسی ناتوانین بە شێوەیەکی قانونی لە بەرامبەریانە ڕابوەسی، چونکە قانون لای ئەوان نییە. میلیشیا قانونی نییە، یاسای نییە. یاسا تەنها لە قازانجی بنەماڵەیە و لە قازانجی بڵێن ئەو دەسەڵاتەیە کە حاکمە لە کوردستانە، چ لە زۆنی سەوز لە زۆنی زەرد چ لە عێراق بێ لە بەغداد، چونکە دەسەڵاتی میلیشیایی هیچ یاسا و ڕێسایەک ناناسێت. ئەوەشی کە خۆیدا ئەنێت ئەیکاتە یاسا خۆشی جێبەجێی ناکات، تەنها بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەشی ناڕازی کۆمەلگا ئەیسەپێنێت بەسەریەوە لەسەریان حسابی نەکات، بەکاریان بەکاری هێنێ.